بەڕێز ئەنسام بەدری چارەگوانی مەدەنی ئەوژە لە بەغدا لەگەڵمانە. بەڕێز ئەنسام سوپاس بۆ ئامادەبووری بەڕێستان. بۆچی ئەم یاسایەتان پێ مەترسیدارە، مەترسیەکانی چین و ئەمە کاریگەری لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی دروستەکات لە عێراقا؟ بەڕێز ئەنسام بەخێر بم پرسیارەکەم دووبارە کەمەوە، بۆچی ئەم یاسایەتان پێ مەترسیدارە؟ ئافرەتان ئەم یاسایە بە مەترسیە زانن بۆ سەر خێزانەکان و ئەم یاسایە کاریگەری لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی عێراقدانێت؟ بەڵێ ئەم یاسایەکەوە پێشنیاز کراوە و هەموو یاسای بەرکەسەتی بەلاو دەنێت. ئەمە یاسایەکی ڕاستی ناڕاستە و هەڕەشەیەکی گەورەیە بەسەر ئافرەت، بەسەر منداڵ، بەسەر کۆمەلگای عێراقی و خێزانی عێراقی. ئەمە بۆتە هۆی ئەوەیەکەوە لە ڕووی مەزهەبیشەوە کێشە بنێتەوە لە نێوان مەزهەبی شیعی و مەزهەبی سونی. چەندین بۆچین جیاوازی تێدایە لەبارەی ئەوانەیەکەوە بۆچونیان هەیە. هاوکات بە شێوەیەکی گشتی هەوڵ دەدێت ئەوە لە ڕێگەی ئەحکامی شەرعیەوە لە ڕێی قورئانەوە ئەمە بکرێ. تەنانەت هەندێک کەسیش هاتوون وەکو کەسی کەسایەتی ئاینی هەوڵی ئەوە دەنکەوە بڕیار بدەن ئێمە بێگومان ڕێگە نادەین بەو شێوەیە مافی ئافرەتان پێش. باشە بەڕێز ئەنسام لەگەڵ خوێندەوەم بۆ بابەتەکە بۆم دەرکەوت کە ئەگەر پیاوێک خێزانی هەبێت مناڵی لەم خێزانی نەبێت، یعنی ژن و پیاوێک بەیەکەوە هاوسەرگیری بکەن و مناڵیان نەبێت، ئەگەر بێت و ئافرەتەکە با بڵێن پیاوەکە بمرێت، ئافرەتەکە هیچ ینی مەڵک و ماڵێکی ئەم پیاوە ناچێتە سەری، ئەنی هیچی ناکەوێت. ئەمە یەکسانی کۆمەڵایەتی دروستەکات؟ نا بێگومان ئەمە ناکرێت. ئەمە لوتکەی نەبوونی دادگەری و یەکسانیە. بەڕاستی خۆ دەزان میرات بۆ ئافرەت حەڵال کراوە لە قورئانی کەریمیشدا چەندین جار ئەمە ئاماژەی پێدراوە کەوە ئاماژە بە میرات کراوە بۆ ئەوی بۆ ئافرەت منێتەوە. هاوکات وەزارەتی ئەوقافیش هاتوێتەوە ئەمەی شێکردوێتەوە و بۆ چوونی چەندین ئەوانی فقهزانەکان کردووە. ئێستا هەوڵ دەدرێت لە ڕێگەی یاساکانی جەعفەریەوە بێت. ئەمە دەڵێ ئافرەت بە هیچ شێوەیەک خاوەنی میرات نییە. واتە ئەمە کێشەیەکی گەورەیە بەڕاستی بەلاوانانی ئافرەتە لە بابەتی بەدەستێنانی میراتەوە. بۆیە ئەگەر بێت و سێری یاسا نوێەکەی دەکەین ومان ڕوون دەبێتەوە کەوە هەموو ئەحکامەکانی کەوە لەم یاسایەدا هاتووە، واتە لە ڕەشنووسەکەشدا ئاماژە پێداوە ئافرەت بێبەش کراوە لە میرات لە یاسای نوێدا. باشە هەموار یاساکە فرائینی و فرانەتەوەی عێراقی لە بەرچاو گرتووە؟ نا بێگومان بە پێچاوان دەتوانم بڵێم ئەمە بۆتە هۆی ئەوەیەکەوە کێشە تایفی مەزهەبیەکان بگەڕێنێتەوە. هاوکات ئێمە بۆ چەرخی جاهیلی بگەڕێنێتەوە. بەڕاستی ئەم یاسایەکە ئێکەوە خراپەکاری بەدواوە هەیە پێویستە یاسا کۆنەکە وەچی خۆی بمێنێتەوە و پێویستی بە کاتیشەیە بۆ ئەوەی هەندێک هەمواری تێدا بکرێت لە ڕووی جێبەجێکردنیشەوە. ئەمەش هەر بەم شێوەیە نێتێک هەیە بۆ ئەوەی چارکێشەکان چارسەر بکرێن. بەڵام ئەمڕۆ وەکو ئێمە هاتووین وەک چاڵاکوان دەمانەوێت یاسای ئێستا یاساکەی ئێستا هیچ کێشەی نییە لە ڕووی کۆمەڵایەتیەوە. بەڕاستی ئێمە بەرگری لەمەوە دەکەین بابلێن کێشەی دیاریکراوی نییە، دەکرێت خۆ هەمواری تێدا بکرێت، بەڵام نەخێر بەم شێوە ئێستاکەوا بگۆڕێ. ئێمە ئێستا بەرگری لە مانەوەی یاسای ئەو یاسای دەکەین کەوا ئێستا لە جێبەجێکردنایە هاوکات دژی ئەو یاسایان کەوا هەوڵ دەدرێت لە پەرلەمان پەسەند بکرێت. ناڕەزایەتیەکان ئەم هەموارە گەیەن نەکوێ.
ئێمە لە ڕووی بنەماوە بێگومان بەردەوامین لە کار و چاڵاکیەکانی خۆمان و فشاری خۆمان خستوتە سەر یاسادانان بۆیە لە خراپترین حاڵەتدا ئەگەر بێت و ئەمە تێپەڕێت سکاڵا لە دادگای فیدراالی عێراقی تۆمار دەکەین چونکە ئەمە پێشێلکردنی ئازادی ئافرەتانە ئەم یاسایە هاوکات پێشێلکردنی تەواوی مافەکانە بۆ هەموو کەسێک ئەمە کێشێکی گەورەیە لەبارەی قاسراتەوەش چونکە ئەمە پێویستە یاساکان ڕێک بخرێنەوە نەوەک بە قسە و فتوای هەندێک کەسی ئاینی و پێویستە کێشەکان بە شێوەیەکی دیکە چارەسەر بکرێن دەکرێت ئەمە چارەسەر بکرێت. بەڕێستان سام بەدری چالاکوانی بەدەنی لە بەغداوە لەگەڵ ما بووی سوپاس.